سڵاو نەبی قوتابیان من مامۆستا شۆرۆز ڕەفیق لە ئامادەی کلیڤێر ناحوکمی وانەیەکی دیکە پێشکەش دەکەین لەوانەی ڕابردوو لەسەر هاوسەنگ بوون پرسیارمان هەڵ کرد پرسیاری نمونەکەمان هەڵ کرد پرسیاری یەکەم لە ڕاهێنانی هەڵمان کرد پرسیاری دووەمان هەڵ کرد لە هەر سێ پرسیارەکەی هێزمان دەدۆزیوە کۆتا پرسیار هەڵ دەکەم کە هێزی تێدا بیتن شێوازی وزاری یەک دانە هێزی دەوێتن پرسیاری شەشی هەڵسەنگاندنی بەشە لە پرسیاری شەشدا دەرێ پیاوێکمان هەیە کێشەکەی 720 نیوتنە لەسەر لەوحەیەکی سووک وەستاوە گوتمان هەر کاتێک برێت لەوحەیەک تووڵێک ڕاستەیەک پردێک خەتێکی ڕاست و ڕاست دەچێشین ئەوە لەوحەیەکمان هەیە درێژی لەوحەکەی 2 مەترە یعنی لەو سەرەی لەوحەکەیەوە تاوەکو ئەو سەرەی لەوحەکەی ئەوە درێژی لەوحەکەمان 2 مەترە ئەوە 2 مەتر هەردوو سەرەکەی و لەسەر دوو ڕاگرد جێگیر کراوە لە سەرەکانی لەسەر دوو ڕاگرد جێگیر کراوە یعنی ڕاگرد دەتوانین بە سێگۆشە بیکەین بەهێزێک ئەو لەوحەی ڕادەگریتن بە هەمان شێوەش دێکوانە ڕاگرە چی دەکەین ئەو لەوحەی ڕاگیر کردووە ئەتوانین ناوێن بین هێزی ڕاگری یەکەم ئەو لاژ ناوێن بین هێزی ڕاگری دووەم لەبەرەوەی دیاری نەکردی ڕاگری یەکەم لای ڕاستە یان لای چەپە بە کەیف خۆ دیاری دەکەین ئەگە دووری نێوان شوێنی پیاوەکەش تا پیاوەکە ڕوسم نەکردێت چکو نازانم شوێنەکەی لەکوێیە ئەگە دووری نێوان شوێنی پیاوەکە و ڕاگری یەکەم کە ڕاگری یەکەم دیاری کرد پیاوەکە لە لای ڕاگری یەکەمە کەواتە پیاوەکە نیو مەتر لە ڕاگری یەکەم دوورە کەواتە پیاوەکی دەچێشین ئەوە کێشەکەیەتی لە سەرەتادا بەمەی گوت کێشی پیاوەکەی 720 نیوتنە نیو مەتر لە ڕاگری یەکەمەوە دوورە کەواتە ئەو مەسافەیە دووری پیاوەکە لە ڕاگری یەکەم ئەو مەسافەیەمان 0.5 مەترە داواکارەکەی چی ئەو هێزە چەندە کە ڕاگری یەکەم کاری پێکاتە سەر لەوەکە هێزی ڕاگری یەکەم چەندە یعنی بەس F1 داواکراوە لە دەرسان ڕابردوو پرسیارمان دەکرد دەگوت هەریکە لە هێزەکان کە ڕاگرەکان ڕاگرتووە هەردوو هێزەکەی دەویست بەڵام لەکوانە یەک هێزی دەوێتن ئەگە لە پرسیار داوای یەک هێزی لە تو کرد کامە هێزی داوا کرد ژێر هێزەکەی تر بکەوێتەوە ڕێی خوڕانەوە کامە هێزی داوا کرد ژێر هێزەکەی تکە دەکەمەوە ڕێی خوڕانەوە هەتاوەکو بێ کەنگا بتوان پرسیارەکەی هەڵکەم داوای هێزی یەکەمی کردیا کەواتە ژێر هێزی دووەم دەکەمەوە ڕێی خوڕانەوە ئەومان کردێتەوە ڕێی خوڕانەوە زەبری ئەو هێزەی سفرە غەڵەت تێمەگە نارم ئەو هێزە سفرە دەرم زەبری ئەو هێزەی سفرە چکو هێزەکە لە خۆی لەسەر تۆڕەی خوڕانەوە دیەکەی سفرە زەبری سفرە ئەو هێزیان زەبرێکی دروست دەکە بە ئاراستەی پێچوانی میری کاژمێر ئەو هێزەشیان زەبرێک دروست دەکە بە ئاراستەی میری کاژمێر مادەم هاوسەنگ بوونا کەواتە دەرێن زەبرەکان بە ئاراستەی میری کاژمێر یەکسانە بە زەبرەکانی پێچوانی میری کاژمێر کەواتە F1 D1 یەکسانە بە FG DG پێمان دەرێت لەوحەیەکی سووک واتە کێشەکەی فەرامۆش کرایە ئەگە کێشی بدا بە ناوەڕاستی و ڕسممان دەکرد بەڵام لە خۆی دەرێت سووکە فەرامۆش کراوە داواکاریەکە هێزی یەکەمە کەواتە هێزی یەکەم یەکسانە D1 لەگە نەزانراوەکەی لە ژێرەوە ئەو بەر یەکسانەمان لەسەرەوە FG DG یەکەمان لەسەرەوە دادنینەوە کێشی پیاوەکەمان 720 ئایا پیاوەکە چەند دوورە تەوەرەی خوڕانەوە دی گوتمان چیە دووریە لە تەوەرەی خوڕانەوە کەواتە لەوحەکە هەمووی لە خۆی 2 مەترە پیاوەکە نیو مەتر لەو سەرەوە دوورە کەواتە ئەو مەسافەیە کە ماوەتەوە 1.5 مەترە 2 مەترەکە نیو مەتری لێ بڕواتن کەواتە دووری پیاوەکە لە تەوەرەی خوڕانەوەکە دەکاتە 1.5 مەتر کەواتە دیەکەمان 1.5 ئەی دیوەن چەندە دووری هێزی یەکەم لە تەوەرەی خوڕانەوە کەواتە هێزی یەکەم بەقەدەر درێژی لەوەکە چکو یەکەچان لەو سەریە یەکەچان لە سەرەکەی دیکەی تەوەرەی خوڕانەوە کەواتە بەقەدەر درێژی لەوحەکەی لە تەوەرەی خوڕانەوە دوورە کەواتە D1مان دووە 1.5 جارانی 720 دەکەین دەکاتە 1080 دابەشی دوی دەکەم دەکاتە 540 نیوتن 540 نیوتن کەواتە وەڵامەکەی هەڵدەبژێرم 540 نیوتن ئەو لە شێوازی وزاری داوای یەک هێز دەکات پرسیاری دیکەمان هەیە داواکاری جیاوازی هەیە ئەو جارەی داواکاریەکان با جیاوازی پرسیاری سێمی ڕاهێنانەکەیە دەڵێ دوو قسمان هەیە کێشەکانیان 400 نیوتن و 300 نیوتنە لە هەردوو سەری دارێکی ڕێکەوە دانیشتون دارێکی ڕێک ڕسم دەکەم ئەوە دارێکی ڕێک دارێکی ڕێکمان هەیە کچەکان لە هەردوو سەری دارەکەیەوە دانیشتونە کسێکیان لە سەرێکی دارەکەیە
کچەکەی دیکەش لە سەرەکەی تری دارەکەیە. کچێکمان هەیە 400 نیوتنە تۆزە قەڵەوترە، ئەوە کێشەکەی 400 نیوتنە، کێشی کچی یەکەممان 400 نیوتنە، و کچی دووەمیشمان لە سەرەکەی تری دارەکەیە، کەواتە کێشی کچی دووەممان 300 نیوتنە. لەوحەیەکی ڕێکم کرد دارێک ڕێکە دەرێ کچەکان لە سەرەکانینا، ئەوە کچێک ئەوە کچێکتکە یاری جۆلانی پێ دەڵێن. درێژی دارەکەمان 2 مەترە، دارەکە درێژەکەی 2 مەترە، یعنی لەو سەرەی دارەکەیەوە تا دەگاتە ئەو سەرەی دارەکەی هەموو دارەکە 2 مەتر درێژە. داواکاری ئەلیف دەرێ کام خاڵ لەسەر دارەکە پێویستە خاڵی ڕاگیربوون بێتن بۆ ئەوەی هاوسەنگی بەخول مسۆگە بکاتن و کێشی دارەکەش فەرامۆش کراوە. لە ئەوەی کە خاڵی هاوسەنگی لەکوێیە یعنی دی بدۆزەرەوە، ئایا ئەو خاڵی هاوسەنگیە ئەو خاڵی ڕاگیربوونە چەند دوورە لە کچی یەکەم، چەند دوورە لە کچی دووەم، یعنی ئەو پرسیارە دەکرێت بیکەین هەڵبژاردن مەسەن بۆ شەوازە لە بۆ دێتەوە دەڵێ ئەی 0.86 مەتر دوور لە کچە 300 نیوتنەکە، لە 300 نیوتنەکە. بی پێت دەڵێ 1.14 مەتر دوور لە کچە 400 نیوتنەکە، 400 نیوتنەکە. سی پێمان دەڵێ 1.14 مەتر دوور لە کچە 300 نیوتنەکە. دی پێ دەڵێ 1.2 مەتر دوور لە کچە 400 نیوتنەکە. بۆ شێوازە لە بۆ دەکاتە هەڵبژاردن کە وەڵاممان داوە هەڵبژاردنەکەی هەڵدەبژێرین. جا خاڵی ڕاگیربوون گوتمان بە چ دەکەین؟ بە سێ گۆشێکدا دەنێن. عادەتەن ئێستاکە ئەو قەڵەمەمان هەیە تەنەچی ڕێک نییە، بارستایی ئەولایە زیاتر لە بارستایی لاکەی دیکە. ئەگەر هات و هاوسەنگی بکەم دەبی چ بکە؟ دەبی شوێنی ڕاگیربوونەکە لە لای بارستایە زۆرەکەی نزیکتر بی، لەبەر ئەوەی لە باری هاوسەنگبووندا ئەو بارستایە زۆرە، کێشەکەی زۆرە ئەولایە، دیەکەی دەبێت کەم بێتن. هەتا هەمان زەبرەی دروست کاتن ئەو بارستایەکەمە واتە ئەو کێشەکەمە بە دیەکی زیاتر، یعنی کە بارستایەکە زۆر بوو کێشەکە زۆر بوو دەبی دیەکە کێشەکە کەم بوو دەبی دیەکەی زۆر بی، کێشەکە زۆر بوو دەبی دیەکەی کەم بێتن هەتا هاوسەنگی مسۆگە بکاتن. ئێستا کە ئەنجامیش دەدەچوین هەرامام شتمانە بۆ دەرەچێتن کەواتە خاڵی ڕاگیربوونەکە لای قەڵەوەکەی نزیکترا. بۆ نمونە واماندانە خۆت لار شوێنێکی بکەی هەمان داتا لە بۆ دەرەچێتن خاڵی ڕاگیربوون ئەو یاریە بە دەوری خاڵی ڕاگیربوونەکەیدا دەخولێتەوە. کەواتە دووری کچێکم لە خاڵی ڕاگیربوون ئەو مەسافەیە پێی دەڵێن دیوەن، ئەوەمان دیوەنە. دووری کچی دووەم لە خاڵی ڕاگیربوون پێی دەڵێن دیتو، ئەو مەسافەیە پێی دەڵێن دیتو. جا دیتو دەکاتە چێ؟ لایەکی دەخەملێنین. ئەو لەوحە 2 مەترە، ئەگەر ئەو 2 مەترە ئەو دیوەنەی لێ بڕواتن 2 مەتر کەم دیوەنی لێ بڕوا ئەو مەسافەیە دەبنێتەوە. کەواتە لایەکی دەکەینە دی، لایەشکە دەکەینە درێژی لەوحەکە کەم دیەکە. باشە ئەومان بە دیوەندانە ئەومان کردە چێ؟ دیتو دەکاتە درێژی لەوحەکە کەم دیوەن. دەکرێت ئەو لایە بکەنە دیتو، ئەو لایە بکەنە درێژی لەوحەکە کەم دیتو. دەتوانین لە جاتی دیوەنی برێن چێ؟ 2 کەم دیتو هەردووکی تەواو. ئێستاکە مەرجی هاوسەنگبوون لەسەر جێبەجێ دەکەین. مەرجی هاوسەنگبوون ئەوەیە زەبرەکان بە ئاراستەی میلی کاژمێر یەکسانە بە زەبرەکان بە پێچەوانەی میلی کاژمێر. پێشتریش دیاریمان کرد چۆن بکەین، گوتم بە هەمان ئاراستەی هێزەکە دەڕۆین لە بۆ لای تەوەرەی خوڕانەوە دەسوڕێنەوە، بە هەمان ئاراستەی هێزەکە دەڕۆین ڕوو لە لای تەوەرەی خوڕانەوەی دەکەین، ئەوە ئاراستەی زەبر دیار دەکەوێتن. کەواتە ئێستاکە دەڵێم چێ؟ زەبری لای بە ئاراستەی میلی کاژمێر FG1 D1 یەکسانە بە زەبر بە پێچەوانەی میلی کاژمێر FG2 D2. دادەنێمەوە کچی یەکەمان 400 نیوتنە D1 نەزانراوە نازانین چەندە، یەکسانە کێشی کچی دووەممان 300 نیوتنە D2مان دەکاتە چێ؟ لە جاتی D2 2 کەم D1 دادەنێمەوە 2 کەم D1. ئێستاکە بەشینەوەی بکەم جارێک لەوەی دەدەین 300ەکە جارێکیان لەوەی دەدەین لای سە بۆ خۆ دەنووسمەوە D1 400 D1 یەکسانە
300 جاران 2 دەکاتە 600 300 جاران دیوان دەکاتە ئەوە کەم 300 دیوان ئەو 300 دیوانە بچێتەوە بەرێ دەبێتە موجب کەواتە 400 دیوان کۆ 300 دیوان یەکسانە بە 600 کۆیان کردمەوە کەتە 700 دیوان یەکسانە بە 600 دیوان یەکسانە بە چەند ئەوەی لەگەر نەزانراوەکەیە لە ژێرەوە ئەو بەر یەکسانەمان لەسەرەوە 600 دا بەش 700 کەین کاتە دیوانمان لە بۆ دەرەچێتن 0.86 متر کاتە دیوانمان لە بۆ دەرچوو 0.86 متر 0.86 تێدا بەڵام نووسرا دوور لە کچە 300ەکە کاتەوەی هەڵنابژێرم ئەو 0.86 چییە دووری 400ەکەی لە تۆری خوانەوە کەواتە ئەو هەڵبژاردنەمان ڕاز نییە 0.86 تکەی تێدا نییە کەواتە لایەکەی دیکەش دەدۆزمەوە بزانم ئایا لە کچە 300ەکەی چەند دوورە کامە هەڵبژاردن ڕاستە ئەی ڕاستە یان سی ڕاستە تەماشا کرد لە 1.2 دەنەتوە تا لقی دیش هەڵبژێرم دەچم لاکەکە دەدۆزمەوە لاکەکە بە ئاسانی دیت و دەکاتە چەند دووری شوێنی تەوەرەی خوانەوە خاڵی ڕاجبوونەکە لە کچە 300ەکەی دەکاتە 2 کەم دیوانەکەمان 0.86 بوو لە بۆمان دەرەچێتن 1.14 متر 1.14 متر دەرەچێتن کەواتە ئەو 1.14 مترە چییە دیتووە واتە دووری کچە 300 دووری شوێنی ڕاجبوونەکە لە کچە 300 نیوتنەکەی کەواتە هەیتمان 1.14 بەڵام ئەوە لە دووری 400ەکەی دەرێ نەخێر 1.14 مەچ بوو لە دووری کچە 300 نیوتنەکەیە کەواتە وەڵامی لقی سیمان ڕاز دەبێتن بەو شێوازانە هاتیتەوە داواکاری لقی با ئەگەر هەڵکەین داواکاری لقی با بزانین دەڵێت چێ لقی ئەلف دوێنێ لە بۆ دەکێشمەوە دەڵێن دارێکمان هەبوو شوێنی خاڵی ڕاجبوونەکەمان کە تەوەرەی خوانەوە بوو دوو کچمان هەبوو لە لقی ئەلف کچێکیان نامان لێ نابوو FG1 کە 400 نیوتن بوو لەسەرێکی دارەکەی بوو کچەکەیت کەس لەسەرەکەی تر بوو نامان لێ نابوو FG2 کە 300 نیوتنە 300 نیوتن و لە لقی ئەلف ئەومان دۆزیوە کە دووری کچی یەکەم لە تەوەرەی خوانەوە کە دیوەنە 0.86 متر بوو و دووری کچی دووەمیش لە تەوەرەی خوانەوە کە D2 بوو 1.14 متر دوور بوو لە تەوەرەی خوانەوە ئەوە لە لقی ئەلف ئەومان هەبوو ئامادەمان کرد یاری ئەمە عندروپانی پێ دەڵێن بۆ شوازە دوو کچ یاری دەکەن دوو کچکەش دێن ئەما ژاریەکەی دەکەین کچێکی تر کچی سێمانە 225 نیوتنە کێشەکەی لە دووری 0.2 متر لەو کچەوە دانیشتووە شوێنەکەی لەو دیار دەکاتن کچی سێم لەکوێ دانیشتووە 0.2 متر لەو کچەوە دانیشتووە کە 400 نیوتنە یعنی لای 400ەکەی دانیشتووە بەڵام نەیگوتی 0.2 متر لە خاڵی ڕاجبوونەکە دانیشتووە دەڵێ 0.2 متر لەو کچەوە دانیشتووە کە کێشەکەی 400 نیوتنە یعنی ئەو مەسافەیەمان 0.2 لە خۆی دایتەوە دەرێ ئەو کچە لە دووری 0.2 متر لە کچە 400 نیوتنەکە دانیشتووە ئەوە کچی سێمانە کە کێشەکەی چەند بوو 225 نیوتن بوو 225 نیوتن کچی چوارەمیش دەبی بێتن ئەگەنە هاوسەنجی تێدەچێتن دوو کچ لایەکی من کچەشکە لایەکی فەقیری بەعوای دەکەوێتن هاوسەنجی نامێتن دەبی کچەشکە بچێتە ئەو بەردانیشی جاری وا قوتابی پرسیارەکە مامۆستا چۆنمان زانین لەو بەریە هاوسەنجی دەبی هاوسەنگ بن نەک سێ کچ بچنە لایەکی کچەک لە عوای بیتن کەواتەوە پێ ناڵێن هاوسەنجی کچی چوارەم دێتن لە بۆ یاریەکە بەردەوام بیتن هاوسەنگ بیتەوە دەی بچێتە لای کچەکەی دیکە کچی چوارەم کێشەکەی 325 لەکوێ دامنیشێت بۆ هاوسەنجی مسۆگەکە نازانم لەکوێ شوێنەکەی لەکوێ یعنی شوێن یعنی دیەکەی چەندە یعنی چەند دوورە تەوەرەی خوانەوە کەواتە کچی چوارەم دەزانم لەو بەرەیە بەس بزەبش شوێنەکەی نازانم جارێ کەواتە FG کچی چوارەم کە 325 نیوتنە نازانین چەند دوورە لە تەوەرەی خوانەوە ینی ئەوە دووری کچی چوارەم لە تەوەرەی خوانەوە پێ دەڵێن D4 نازانین چەندە داواکراوەکە ئەوەیە ئایا دووری کچی چوارەم چەندە لەکوێ شوێنەکەی لەکوێیە بۆی هاوسەنجی مسۆگر کە کاتە مادام هاوسەنجیە ئەوە مەرجەکەی هاوسەنگبوون لەسەر جێبەجێنەکەی مەرجی هاوسەنگبوون ئەوەیە کە زەبرەکان بە ئاراستەی میلی کاژمێر کۆی زەبرەکان بە ئاراستەی میلی کاژمێر یەکسانە بە کۆی زەبرەکان بە پێچەوانەی میلی کاتژمێر
ئێستا کە بیکەینە ئەنجام چ دەکەین دەڵێن زەبری کچی یەکەم زەبری کچی یەکەم کۆ زەبری کچی سێیەم ئەو دوو زەبرا یەکسانن بەو دوو زەبرا یەکسانە بە زەبری کچی دووەم کۆ زەبری کچی چوارم ئەگە بیشتێنم زەبر دەکاتە FG1 D1 زائیدەن ئەوەشیان کێشی کچی سێم دووری کچی سێم لە تەوەری خوڕانەوە بە هەمان شێوە ئەوە کێشی کچی دووەم دووری کچی دووەم لە تەوەری خوڕانەوە کۆ کێشی کچی چوارم دووری کچی چوارم لە تەوەری خوڕانەوە کە داواکراوەکەیە دووری کچەکە لە تەوەری خوڕانەوە بزانین چەندە دانانەوەکەی دەکەم کێشی کچی یەکەمان 400 بوو لە لقی ئەلف دووری یەکەمان لە تەوەری خوڕانەوە دۆزیەوە 0.86 بوو کۆ کێشی کچی سێمان 225 بوو ئایا کچی سێم چەند دووری لە تەوەری خوڕانەوە ئەوە دیە ئەوە دی چەند جار کە باسم کردیە یعنی دووری هێزە تەوەری خوڕانەوە کەواتە ئەو کچە ئایا چەند دووری لە تەوەری خوڕانەوە لە خۆی ئەوەندە 0.86 هەمووی 0.86 بەڵام خۆ لەو سەرێ نیە کچەکە بەڵکو 0.2 مەتر لەوە دوورە کەواتە کەم ئەو 0.2 مەترە دەکاتە 0.66 مەتر یان دەتوانین برێن چێ ئەو D3 دەتوانین ئەوها بڵێن D3 ئەو D3 لەگەڵ 0.2 دەکاتە چەند دەکاتە 0.86 لەوە هاتیە ئەو 0.2 بستە بریتە سالب کەواتە D3 دەکاتە 0.66 کەم 0.2 دەکاتە 0.66 کەواتە دیەکەی 0.66 یەکسانە کێشی کچی دووەمان 300 دیەکەی دووریەکەی تەوەری خوڕانەوە 1.14 بوو زائیدەن کێشی کچی چوارەمان 325 D4 نازانین چەندە لە حاسیبەکە چ دەکەی ئەوەی لێک دەدەین ئەو بڕا بستە ئەو بەری دەبێتە کەم ئەوەی لەگە نەزانراوەکەشە لە ژێرەوە یان چی لێتن D4 دەکاتە ئەو بەر یەکسانە 400 جارانی 0.86 کۆ 225 جارانی 0.66 ئەو بڕەهاتە ئەو بەرەی هەتا نەزانراوەکە بەتێن لاشمێتەوە دەکاتە کەم 300 جارانی 1.14 ئەوەی لەگەر نەزانراوەکەشە لە کاتی لێکداندا گوتمان چێ دێ دەچێتە ژێرەوە 325ەکە لە ژێرەوە کەواتە D4 بە نزیکەی دەکاتە 0.46 مەتر کەواتە پێویستە کچی چوارەم 0.46 مەتر دووربی لە تەوەری خوڕانەوە یعنی لە کاتی حەڵکردنەکەش ئەگەر نزیکردنەوەکانت کێشە لە بۆ دروست نابیتن 0.46 دەرچوان 0.47 دەرچوان چکە نایەتۆ لەوە زاری بە پۆینت فەرقیایی بە ڕقەمی دوور لێک جیاوازن کەواتە 0.46 مەترمان دوور لە تەوەری خوڕانەوە تاوەکو هاوسەنجەکەی مسۆگەر بکاتن لە پرسیارەشکەمان هەیە لە هەڵسەنگە لە پێداچوونەوەی بەندە بەندی دووی دوو ئەو پرسیارەمان هەیە لە پرسیارەکەیدا وێنەیەکی داوە لە وێنەکەی تەماشا دەکەین 7 شوێنی داوە لە بۆ تەوەری خوڕانەوە 7 خاڵی ڕاگیربوونی داوە خاڵی A B C D E F دەرێ بەرئەنجامی زەبر چۆن دەبێتن لە کام خاڵی بەرئەنجام زەبر پۆزتیڤە لە کامە خاڵ لەو خاڵ ڕاگیربوونە بەرئەنجامی زەبر نێگەتیڤ دەبی لە کامە خاڵیش بەرئەنجامی زەبر صفر دەبی چۆن زانین صفر دەبی چونکە هاوسەنجی بە خۆل کاتێک بەدیێت نەگە بەرئەنجامی زەبر صفر بیتن جا ئێستا کە ئەمە لە هەر خاک لە خاڵەکان هەموو خاڵەکان چیکار دەکەم زام لە هەر خاک لە خاڵدا بەرئەنجامی زەبر چەندە دەچێتن بۆ نمونە لە خاڵی ئەیدا ئەگەر ئەی بکەمە تەوەری خوڕانەوە بزان بەرئەنجامی زەبر چۆ دەبێتن بەرئەنجامی زەبر دەکاتە چێ دوو هێزمان هەیە دوو زەبرمان دەبێتن یەکەچان زەبری یەکەم کۆ زەبری دووەم وتمان کە بەرئەنجامی زەبر دەدۆزیۆن دەبی پێویستە نیشانەی زەبرەکە دابنێ بزانین ئایا نیشانەکەی پۆزتیڤ یان نێگەتیڤە کە ئەو خاڵی ڕاگیربوونم هەڵبژاردێت تەوەری خوڕانەوەکەیە گوتمان بە ئاراستەی هێزەکە دەڕۆین ڕوو لە لای تەوەری خوڕانەوەکە دەکەین کەواتە زەبری یەکەممان پۆزتیڤە بە هەمان ئاراستەی هێزەکە بڕۆین ڕوو لە تەوەری خوڕانەوە بکەین کەواتە زەبری دووەممان بە ئاراستەی میلی کاژمێرە کەواتە زەبرەکی نێگەتیڤە کەواتە لێکوانە نێگەتیڤەکی لە بۆ دادنێن ئێستا کە زەبری کە دەستچێنم دەکاتە چێ F1 D1 زائیدەن F2 D2 ئەو سالبەی چییە
این نیشانەی زەبرەکەیە بە ئاراستە میری کاژمێرە نێگەتیڤم دایتێ ئێفۆنەکەمان هەیە 50 جارانی ئایا ئەو هێزە کە ناوێنە هێزی یەکەم 50 نیوتنە چەند دوو لە تۆری قورئانەوەی ڕقەمی نەدایە وەچی خوتوت بەیانی بیرکاری بە یەکەیەکە دایەتی کەواتە ئەمە هەر یەکەیەک لە دووری هێزەکەی لە تۆری قورئانەوە هەر ئەوە دەکەمە یەکەیەک کەواتە ئەوە یەکە دوورە لە تۆری قورئانەوە کەواتە دیەکەی بە یەکدا دەنێم کۆ سالبی زەبرەکەی هێزی دووەممان 150ە ئەو 150 چەند دوورە تۆری قورئان بزانە 1 2 3 4 5 6 7 کەواتە جارانی هەفتی دەکەین ئێستاکە هەفت جاران 150 دەکەم هەفت جارانی 150 دەکەم دەکاتە 1050 بەڵام بە سالب ئەوە دەکاتە 50 کۆ سالب 1050 ئەو دوێ کۆ بکەمەوە دەکاتە چەند دەکاتە سالب 1000 نیوتن مەتر کاتە تەماشا دەکەم زەبرێکی نێگەتیڤە کەواتە لە خاڵی ئەیدا زەبر نێگەتیڤ دەبیتن ئەگەر خاڵی بی تاقەکەمەوە ئەماش نەبێتی خاڵی سی تاقەکەمەوە هەر زەبر نێگەتیڤ دەچێت خاڵی دی تاقەکەمەوە هەر نێگەتیڤ دەچێت خاڵی ئی بە هەمان شێوە تاقی دەکەمەوە بەس دیەکە دەگۆڕێتن زەبرەکە نێگەتیڤ دەبێتن با خاڵی ئی تاقەکەمەوە لە خاڵی ئیدا بزانین لە خاڵی ئیدا چ دەکەم ئێستاکە ئەو تەوەری قورئانەوەی هەڵدەبژێرم ئەوەمان تەوەری قورئانەوەکەیە ئێستاکە بە هەمان شێوە بەرئەنجامی زەبر دەدۆزمەوە ئەوە لە خاڵی ئەیدا بوو ئەوەشان لە خاڵی ئیدا بزانین بەرئەنجامی زەبر چمانە بۆ دەرەچێتن بەرئەنجامی زەبر دەکاتە چ زەبری یەکەم F1 D1 کۆ زەبری دووەممان F2 D2 بوو کە گوتمان زەبری دووەمەکەمان چییە بە ئاراستە میری کاژمێرە نێگەتیڤە ئێستاکە F1 مان 50ە جارانی ئایا هێزی یەکەم چەند دوورە تۆری قورئانەوە بزانە 1 2 3 4 5 5 یەکە دوورە تۆری قورئانەوە کەواتە دیەکەی 5 کۆ سالبی زەبرەکەی هێزی دووەمان 150 جارانی هێزی دووەم چەند دوورە تۆری قورئانەوە 1 2 3 3 یەکە دوورە کەواتە جارانی 3 50 جاران 5 250 کۆ 3 جاران 150 بەڵام سالب دەکاتە سالب 450 سالب 450 کۆیان کەمەوە دەکاتە سالب 200 بە ئاسبەکە بێک قوتوی ئەنجامەکە دەرەچێتن نیوتن مەتر کەواتە تەماشام کرد دیسانەکە زەبرێکی نێگەتیڤە بەرئەنجامەکەی کەواتە دێن لە خاڵی ئەی تاوەکو خاڵی ئی لەو خاڵانەدا ئەی بی سی دی ئی هەمیان زەبر نێگەتیڤ بوو کەواتە وەڵامی لقی بام داوە بە تەسەسوور خاڵەکانم هەڵ کرد وەڵامی لقی با لە خاڵی ئەی هەتا ئی دەکاتە زەبر نێگەتیڤ دەبێتن با بەردەوام بم خاڵی ئێف و ئەوانە هەڵ دەکەم بزانم لەوانە چ دەرەچیتن بزانین لە خاڵی ئێفدا ئێستا خاڵی ئێف دەکەمە تۆری قورئانەوە بزانم لە خاڵی ئێفدا لەو خاڵاندا بەرئەنجامی زەبر نێگەتیڤ بوو لەو خاڵاندا بەرئەنجامی زەبر نێگەتیڤ بوو کە لە وەڵامی لقی بامان بوو بی بوو لە خاڵی ئێفدا حەلی دەکەم ئێف بەرئەنجامی زەبر دەدۆزمەوە زەبری بەرئەنجام دەکاتە چ دەکاتە زەبری یەکەم کۆ زەبری دووەم کە F1 D1 ئێسانە کۆ F2 D2 گوتمان زەبری دووەممان بە ئاراستەی میری کاژمێرە نێگەتیڤە بەڵام زەبری یەکەممان بە ئاراستەی پێچوانی میری کاژمێرە پۆزیتیڤە ئەو سالبە ئی ئاراستەی میری کاژمێرە F1ەکەمان 50ە جارانی ئایا دیەکەی چەندە 1 2 3 4 5 6 کاتە 6 یەکە دوورە کۆ سالبی زەبرەکەی F دووەمان 150ە ئایا چەند دوورە تۆری قورئانەوە 1 2 یەکە دوورە کاتە جارانی 2 جاران 150 دەکاتە 300 بە سالب ئەوەش 300 بە موجب کۆیان کەینەوە دەکاتە 0 کاتە بەرئەنجامی زەبر 0 دەرچوو کە بەرئەنجامی زەبر 0 دەرچوو مەرجی هاوسەنگبوون ئەوەیە کە بەرئەنجامی زەبر 0 بیتن کەواتە دەرێم چ لێکوانە هاوسەنگی بەخولە کەواتە ئەوە وەڵامی لقی جیمما لە کام خاڵدا بەرئەنجامی زەبر 0 دەبیت واتە هاوسەنگی بەخولە لە خاڵی ئێفدا لێکوانش لە پێشووتر گوتمان لە خاڵی ئەی هەتاوەکو خاڵی ئی ئەو بەرئەنجامی زەبر نێگەتیڤ بوو ئێستا خاڵی جی شیکار دەکەم بزانم خاڵی جی چمانە بۆ دەرەچێتن لە خاڵی جیدا ئەوە لە خاڵی جی دیسانەکە بەرئەنجامی زەبر دەکاتە زەبری یەکەم کۆ زەبری دووەم زەبری دووەمان گوتمان بە ئاراستەی میری کاژمێرە نێگەتیڤە دانانەوەکەی دەکەم هێزی یەکەمان 50ە جارانی ئایا هێزی یەکەم چەند دوورە لە خاڵی جی ئەستا ئەو تۆری قورئانەوە ئیژە ئەو خاڵی دەکەم بزانە 1
2 3 4 5 6 7 کاتە حەفت یەکە دوورە کۆ سالب 150 ئەدی ئەویان چەند دوورە یەک یەکە دوورە کاتە جارانی یەکی دەکەم هەفت جاران 50 دەکاتە 350 ئەوەش یەک جاران 150 دەکاتە سالب 150 کۆیان کەینەوە موجب 200 دەرەچێتن 200 نیوتن مەتر دەرەچێت کاتە بزانە زەبرێکی پۆزتیڤ دەرچوو کاتە تەنها لە خاڵی جیدا زەبرمان زەبرێکی پۆزتیڤە هیوادارم سوودەکەم بێ ئەوەی خۆشەویست گەیان دەبێت